دیارە هەر ئەوەندە توانیمان بەهۆی خراپی ئەوەی کە پەیوەندیمان لەگەڵا بکات شەیما لەگەڵمان پەیوەندەکەی پچڕا بەڵام میوانەکەمان ئێستا ئامادەیە لە میوانەکەمان زیاتر پرسیارەکەین چونکە ئەو خۆی ڕیخەری تیمی تێدێکساوە ئەو تیمە بابزانین لە چەند کەس پێک هاتوون ماوەی چەندێکە کارەکەن ئایا ئەم کاتت باش ئەگەر گوێت لە ئێمەیە ئایا زۆزک ئەوە وەڵامدەری پرسیارەکانمان بی بابزانین تیمی تێدێکس ماوەی چەندێکە کارەکەن و ئامادەکاریەکەن و چەند کەس لەم تیمە بەشدار بووە. هەرکە یەکەم جار دەست بە ئیڤنتەکە دەکەین فۆرمی بەشداریکردنی ڤۆڵنتیران بڵاو دەکەینەوە ساڵانە زیاتر لە 5,000 ڤۆڵنتیر دەیەوێت بەشدار لەگەڵمان و فۆرمی بەشداریکردن پڕ دەکەنەوە بەڵام ئێمە تەنها 150 کەس ئەکسەپت دەکەین و ئێستا کار دەکەن لەگەڵماندا شایانی باشە کە ئەو ڤۆڵنتیرانەی کە وەرەگیرێن هەموو ئینتەرویان لەگەڵ دەکرێت و لەسەر چەند بنەمایە کە ئایا بۆچی ئەیانەوێت لەگەڵ تێدێکس بەشدار بن و ئەیانەوێت ببن بە ڤۆڵنتیر لەگەڵمان بەشدار بن و ئەکسەپت دەکرێن و هەر یەکێکیشیان دابش دەکرێت بەسەر خۆی سێ تیممان هەیە ئێمە بەسەر تیمەکانە دابش دەکرێت و مارکتینگ تیم و سپۆنسەر مارکتینگ تیم مانیجمنت تیم سپیکەرز تیم ئیتر هەمومان بێکەوە ئیشەکەین و سپریتی تیم وەرک زۆر باشە لە ناوماندا و ئەم ساڵ شایانی باسیش ئەوەیە کە زیاتر لە 6,000 کەس فۆرمی بەشداریکردنیان پڕ کردوتەوە وەکو خۆت ئەوە تێگەیان کە لەبەر هۆڵەکە کە تەنها شوێنی 1500 کەس دەگرێتن تەنها توانیمانە 1500 کەس ئەکسەپتین کە لەگەڵماندا بەشدار بین کە ئومێدەواریشم بۆ ساڵانی داهاتوو بتوانی شوێنێک دابین بکەین کە زیاتر لە 1500 کەس بەشدار بێت لەگەڵمان لە تێدێکس نیشتیماندا و سەربارەت بە سپیکەرەکان ئەوەیە کە سپیکەرەکانمان ئەم ساڵ ئینتەرناشنەڵن. ئایا تۆ من یەکەم جار لەگەڵ تۆ دەستم کرد بە گفتوگۆ گوێم لە دەنگت نەبوو باسی ئەوت بۆ کردم کە تیمەکەتان لە چەند کەس پێک هاتووە و ماوەکەیم نەزانی گوێم لە دەنگت نەبوو کە ماوەی چەندێکە ئامادەکاریەکەن. ببوورە ئێمە 150 ڤۆڵنتیرین لەگەڵ تیمی سەرەکەی تێدێکس نیشتیماندا خۆی لە ماوەی 3 مانگدا ئێمە دەست بەکارەکەین بەڵام ئەم ساڵ تۆزێ ئەوە ڕێکاریەکانمان گۆڕی تەنها بۆ ماوەی مانگێک پێش تێدێکس نیشتیماندا دەستمان بە ئامادەکاریەکان کردو تا ئەو ڕۆژی ئیڤنتەکە کە ئەمڕۆیە. باشە ئایا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پار خۆی بەشدار بوو و ئەمە نیشاندەریەوەیە کە سەرۆکوەزیران خۆی گرنگی زۆر بە بابەتی گەنجانەدا چەند جارێکیش لەگەڵ گەنجان دانیشتووە و جگەلەوە ئەمە نیشاندەریەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی باش بۆ گەنجانەکات. ئەمێ بزانم لە ئامادەکاریەکانی تێدێکس نیشتیمان ئێوە ڕوبەڕووی چی بوونەوە کە ئاڵنگاری بێ بۆتان بۆی کە لێرە ئەگەر هەر ئاڵنگاری بوو بێت دەنگتان بگات چ کێشەیەکتان هەبوو یاخود کارەکان زۆر بە ڕێکوپێکی ئەچووە پێشەوە؟ بێگومان تۆ ڕوبەڕووی هەندێک کێشە هاتینەوە کە ئەویش وەکو باسم کرد تەنها ڕوبەری ئەو شوێنەیە کە هۆڵی سعد عەبدوڵڵایە کە تەنها ئەتوانی 1500 کەس ئەکسەپت بکەین کە بەشدار بێت لەگەڵمانە کە ئەمەش گلەیەکی زۆرمان بۆ دێتەوە هەموو ئەو کەسانی کە ویستیانە بەشدار بن دوای گلەیمان یەکەن کە نەیانتوانیوە بەشداری بکەن ئەمە تاکە شتێکە کە زۆر ئێمە جەختی لێ دەکەینەوە هەموو کاتی هیوادارین کە شوێنەکە بێتن کە بتوانین زۆرترین کەس زیاتر لە 1500 کەس بتوانین بەشداری پێ بکەین نەک لە تێدێکس نیشتیمان گەر هەر ئیڤنتێکی تر بێتن. زۆر باشە. ئایا جگە لەمانە ئێوە جگەلەوەی کە ئەم ئیڤنتە بەڕێوە دەچێت ئەمڕۆ سپیکەرەکان قسە دەکەن دیارە چالاکی تریش بەڕێوە ئەچێت پێم بڵێ وەکو ڕێخەرێک ئەو چالاکیانی کە بەڕێوە ئەچن چین و ئامان چییە لەو چالاکیانە و کێن ئەو چالاکیانە بەڕێوە ئەبن دواتر ئەمانە ئەتوانن هەلی کاریان دەست بکەوێ یا هاتوون لەوێ نیشاندەری بیرۆکەی خۆیان بن؟ بەشداری دەکاتن بێگومان ئەوەیە کە ئەبێ ئایدیاکانیان بگەێنن جا هەر بە هەر شێوەیەک بێتن لە هەر تیمێک بێتن و یاخود بۆ دەرەوەش بێتن ئەو ئایدیانەی کە پێیانە بتوانین بگەێنین یاخود باشترین هەلی کاریان بۆ بدۆزینە کە شایانی باسە هەر ڤۆڵنتیرێک لێرە پێشتر بەشدار بوو بێت توانیویەتی هەلی کار بۆ خۆی بدۆزێتەوە لە باشترین شوێنەکان ئیش بکەن و دەتوانم بڵێم کە لە پاش تێدێکس نیشتیمان ترینینگمان هەیە
پاش چەند مانگێک ترینینگمان هەیە هەر بۆ ڤۆڵەنتیرەکانی تێدەکس نیشتیمان و ڤۆڵەنتیری تریش کە بیاوێتن ئەو ترینینگانە وەربگرێتن هەر تیمی تێدەکس نیشتیمان خۆیان ئەم ترینینگە بەڕێوە ئەبەن و کەسانی شارەزا بانگێشتەکەن بۆ ئەوەی ترینینگەکە بەڕێوە ببن. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئایا زۆزک ڕێخەری ئێڤنتی تێدەکس نیشتیمان کاتت لەوە زیاتر ناگرین چونکە ئەزانین زۆر سەرقاڵن سەرکەوتوو بن دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان وەڵامدەری پرسیارەکانمان بوویت. سپاس.